دوای 100 ساڵ لە سیڤەر کورد لە کوێوە بۆ کوێ ناوی کتێبێکە لە نووسینی ئەم نووسەرانە شێرکۆ کرمانج، ئارام ڕەفعەت، ئیبراهیم سادق مەلازادە، نەزەن بەگیخانی و سەردار عەزیز. کتێبەکە لە ناوەندی توێژینەوەی مێژووی جەمیل ڕۆژبەیانی لە ساڵی 2022 چاپ کراوە. ئەم کتێبە بە دەنگی چیمەن ڕەحیمی و بەهار بێهزاد قاسم خوێندراوەتەوە. ئاوات ئەفروزی کاری میکس و پرۆدیوسکردنی بۆ کتێبەکە ئەنجام داوە. بەو هیوایە بە دڵی ئێوە گوێگری ئازیز بێت. سەرەتا کورتەیەک سەبارەت بە ناوەرۆکی کتێبەکە. ئەم کتێبە هەوڵی داوە گفتوگۆی کۆمەڵێک پرسیار لە پەیوەند بە پرسی کورد دوای 100 ساڵ لە پەیماننامەی سیڤەر بکات، لەوانە هۆکارە ناوخۆیی و ناوچەیی و جیهانیەکانی پشت جێبەجێ نەکردنی پەیمانی سیڤەر، کرووکی پرسی کورد چییە، بە کەمینەکردنی کورد و بە ئاسایشکردنی پرسی کورد لە پای چی و چ کاریگەریەکیان لەسەر دەرونی ئینسانی کورد و نیشتمانەکەی دروست کردووە. بوون لە دەرەوەی مێژوو یانێ چی؟ بۆ کورد لە دەرەوەی مێژوودایە؟ مانا و ئارایش و ئەنجام و دەرهاویشتەکانی لە دەرەوەی مێژوو بوون چین و کاریگەریان لەسەر کورد چی بووە؟ بۆ داگیرکەران نکۆڵی لە بوون و مافەکانی کورد دەکەن و مەکانیزمەکانی نکۆڵیکردن چین و دەرکەوتەکانی لەسەر کوردبوون و کوردستانی بوون چین؟ ئایا ژن لە کوردستان مێژوویەکی نووسراوەی هەیە؟ ئەم مێژووە چۆن و کێ تۆماری کردووە؟ ئەگەر کورد بە شێوەیەکی گشتی وەک نەتەوە مێژوویەکی نووسراوی نەبێت، داخۆت دەبێت دۆخی ژنانی کورد چۆن بێت؟ دوای 100 ساڵ لە نکۆڵیکردن لە کورد، داخۆ کاتی چارەسەری پرسی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست نەهاتووە؟ چارەسەرەکان چین و بە چارەسەر نەکراوی هێشتنەوەی پرسەکە ناوچەکە بەکوێ دەگەیەنێت؟